ئابووری ژینگە بەرنامەی نەتەوەی گرتوەکان بۆ ژینگەوا پێناسەی ئەم دەستەواژەی کردووەکە ئەمڕازێکە بۆ بەدیهێنانی خۆشگوزەرانی بۆ مرۆڤایەتی هەروەها بەدیهێنانی یەکسانی کۆمەڵایەتی بە جۆرێک کە مەترسی لەسەر ژینگە دروست نەکات واتە بە جۆرێک بێت کە سوودی هەبێ بۆ ژینگە نەگزەرە لە ژینگە بە چۆن ئەتوانێت ئەمە بکات یعنی چۆن ئێمە بتوانین ئابوووریەکەمان گەشە بکە بە شێوازێکە زەرەر بە ژینگەکەمان نەگەیەنێت چەند ئامانجێکەیە کە ئەتوانین بیپێکین بۆ گەیشتن بەم مەبەستە یەکێک لەوانە ئابووری سەوز ئەبێتە هۆی کەمبوونەوەی دەردانی کاربۆنسی ئۆتۆ ئیمیشن کەمەکاتەوە هەروەها کەفاءە لە بەکارهێنانی دەرامەتە ئابوووریەکان واتە کەمترین زۆرترین سوود بە کەمترین تێچوو هەروەها بەکارهێنانی تاقەی نوێ بووە وزەی نوێ بووە واتە بۆ نمونە ئێمە زیاتر وزەی نوێ بۆ ئەناسین کە تاقەی شەمسییان تاقەی یان وزەی بایە ئەم سێ هۆکارە ئەوە وا ئەکات کە لە ڕێی ئابووری سەوزەوە لە ڕێی ئابووری ژینگەیەوە ئەوە دەستەبەری تەنمەی مستەدامە بکەینیان گەشەپێدانی ئابووری گەشەپێدانی ئابووریش چییە ئەوەیە کە ئابووری گەشە بکات بە جۆرێک ئەو گەشەی ئابووریە بەسەر کۆمەلگادا بەش بکەیتەوە بە شێوەیەکی یەکسانتر بەبێ ئەوەی زیانی هەبێت بۆ ژینگە.